وتەیەکە لە پیاوەکانی زۆر دەبیستمەوەی کە خاتو پەریزەن لە ڕاست 20 ساڵ لەگەڵ خانمەژیان دەکەم بەڵام هێستا نایناسم نازانم چی دەوێت لێی حاڵی نیم بەخدای دەڵێ بە زمانێکی زۆر ناسراو قسان دەکاوە من تێی ناگەم یا کوڕەکان هاتوون خاتو پەریزەن باوەی کە ماوەیەکە بڕیاری خۆشەویستیم لەگەڵەوە خاتونە دامەزراندەوە تەمای زواجمان هەیە ولی باسم دەڵێ ئەکتریەسەن لێی حاڵی نیم هەر وتەیەم پێ دەڵێ تۆ من حاڵی نییە تۆ سندە من تێ ناگەی ئەسن تۆ نازای من چە داخواستایەکەم هەیە ئەوە بێگومانێکێک لەو کێشانەیە کە دەنێ ژن و پیاواندا هەیە و پیا هەمیشە بۆی لە وڵامێک دەگەڕێ بیدۆزێتەوە کە بزانێت چۆن لە خاتونەی تێ بکە تا درێژە ڤیدیۆ دەگەڵم بە پێ دەڵم کە ئەگەر ئەتۆ بتەوێت دەگەڵ ژنێک پەیوەندێکی خۆشت هەبێ بێگومان دەبێت زمانی ئەو ژنەی بزانی ژنان وەک پیاوان نین هەرە جۆرێک کە پیاوان وەک ژنان نین و هەڵەی ئەڤڵی تەواوی پەیوەندیکانەوەیەکە پیاوە ژنەوەک خۆی دەبینێ ژنش پیاوەک خۆی دەبینێ و هەردووکیان هەست بەوە دەکەن کە چونکە بۆ خۆیان لە زمانی خۆیان تێدەگەن و هەست دەکەن کە مرۆڤ یەک تەنانەت یەک زمانی هەیە بەڵام خۆشەویستان چۆنەمە بەجەستا بە ڕۆح و ڕەوان لێک جیاوازین و ژنمان هەیە پیامان هەیە بەو ڕادەیەش دەرونیاتی خاتونێک بە دەرونیاتی پیاوێک پێکەوە جیاوازی هەیە و هەڵەی ئەڤڵی تەواتی پەیوەندیکانەوەیەکە هەردووکیان خۆیان وەگێکچی دەبینن و وەگێکیش دەگەڵ خۆیان دەجوڵێنەوە و ئاوە کێشەیەکی زۆر ساز بووە. سەلام چیمەنی پەریزەنم نووسەر و دەرووناس لە خزمەت و داهام دەو لاپەڕێدا وەک دەرووناسێک دانیشتۆم بە ئەو کێشانەیەکە لە ژووری مشاعرەدا دیتومە و دیتومە کە کێشەیان ساز کردەوە بە ژیانیان لە ئینسانەکان تاڵ کردو بۆتان باس بکەم خۆشەویستان ژیانی ئەوڕۆ ژیانێکی ئاساییە ناتوانین دانیشین وەرە بە گۆترەی بچینە پێشێ و هەست بە بەختەوەری بکەین بەڕاستی ئەلانەکانێت دەبێت زمانی خۆمان زمانی خۆشەویستەکەمان زمانی هەتا منداڵەکانمان دایک و بابمان خوشک و براکانمان تەنانەت زمانی دراوسێت جیرانەکانمان زمانی هاوکارەکانمان هەمویان بناسین و ئەگەر نەناسین کێشە بە خۆمان بە بۆ خەڵک ساز دەکەین بە هەو کێشە هەبوونە دەبێتە هۆی بێکەمە هەست بە متمانە و خۆشی و ئارامیش و ئاسایی و حەسانەوە ناکەین بەس هەر لەبەر حەسانەوەی خۆشمان بێ بینە و خاڵە بردانەی کە دەتوانێت لە ژیانماندا یارمەتیماندا باسی لێ بکەین ئەوڕۆ باسی خاتونەکان دەکەین خاتونان زمانێکی بەڕاز ناسراویان هەیە کە ئەگەر پێتان بڵم زۆر زار خاتونە بخۆشی لە خۆی حاڵی نییە بە لە خۆی تێناگا پێتان سەیرە یعنی زۆر خاتون هەیە کە بۆ خۆی ئەو هەستانەی هەیەی ئەو خڵقانەی هەیەی دێ لە ژووری مشارە باسییان لێ دەکا و دەیەوێت چارەسەریان بۆ بدۆزێتەوە هۆکارێکی چەندانە بەشە کە دە ڤیدیۆدا باستان بۆ دەکەم هەڤڵەوەی کە ئازیزان یەک شتێکە زۆردا تۆڕە کۆمەڵاتیکەندا گاڵتەی پێ دەکەن ئەوەیە کە دەڵێن خاتونەکان هەر دەمێت لەسەر هەوایەکەن هەر 5 دقە حاڵی هەوایان دەگۆڕدرێ دەمێک قەلسم دەمێک خۆشحاڵن دەمێک ناڕەحەتن دەمێک تووڕەن دەمێک خەمۆکەن هەر ئاوە ئەو حاڵ جەوانیان هەر ئاوە ئاڵوگۆڕی بەسەردادێ پیاو دەڵەخام توپەریزە من نەگەم کێشەیەکم هەبێدەنا لەسەر مودێکی ڕاستەوخۆ دەژیم بە تاکو ئێوارێ بە تا سبێنە بەیانی وەری خازانەکەم هەر زوو ئاڵوگۆڕ بەسەر جەوی دادێ و هەر جەوەکەی دەگۆڕدرێت تمشا دەکەوە پێکەوە گاڵتە پێکەنینمانە لە خۆڕە قەڵز بۆ یا ئەوەی کە لە خۆڕا هیچ کێشەیەکمان نێ خەمۆکە بۆ هەست بە خەمۆکەبوون دەکا و دادەنیشە فرمێسکی دێتە خوارێ هۆکاریکەی چێ خاتونەکان زۆر زار بە خۆشی دەڵە خا پەریزەن بەڕاستی لە خۆم تێناگەم تمشا دەکەی زۆر باشم لە پڕا ئێوارە تەمێکم بەسەردادێ لە پڕا دوای قەڵز دەبم هەڤڵەوەتان پێ بڵم کە ژن بە تایبەتە و ژنانەی کە لە تەمەنی 12 تا 14 تا 35 و ئەلبەتە تا دەورەی یائیسەگی ینی دەچێشێت زاروە تا 50 ساڵیش دەچێشێ ژنان دە دەورەی پێریۆددا هەیەە ئەو دەورە پێریۆدە چێت دەورەی باڕوەری ژنانە یانی ژنان دەتوانن بە گەندامێکی زۆر بە نرخ و بە بایەخ منداڵی ساز دەکەن و ئەو دنیا ڕوونە شەر بەوە ڕاوەستاوە کە گژنەکان منداڵیان نەبوو باە خۆب دنیا لە مێژ بخلاص کۆتایی هاتبوو بەڵام ئەوە نرخێکی زۆر زۆری لەسەر ژنان هەیە نرخی ئەوەی کە ئەو ئاڵوگۆڕە زوزویە کە بەسەر جە و تەبیعەتی دادێ کاتێک کە ژن خەڵک بۆ دەزانێت کە ئەو چەند ڕۆژەی کە لە دەورەی پێریۆدەکەیدایە ئەوە تەنانەت دەبێژن گرنگایەتی بدرێتێ بەڵام ناخۆشەویستان ئەمە پێی دەڵم پێریۆد ینی دەورەیەکی تەواو دەورێکی تەواوی یەک مانگە یعنی چی ینی خاتونێکە فولیکولهایەکی هەیە لە تۆخم ئەو فولیکولانە گەورە دەبن دەبنە تۆخمەک لە دێنە پێشێ ئاڵوگۆڕێک بەسەر تەواوی ئەو تۆخمەکەی ئازاد دەبێت دێ لە ڕەحیمیدا دەمێنێتەوە تەواوی ئەو فەرایەندا بە دوودانە هۆرمۆن بنێوی ئێسترۆژن و پرۆژسترۆن دوودانە هۆرمۆنی ژنانە
کە لەشی ژناندا تەڕەشح دەبێت دەڕاتە پێشێ و ئەو هۆرمونانە کە دەڕاتە سەرێ و دێتە خوارە لەو چوونە سەر و هاتنە خوارێ زەوی ژنە ئاڵوگۆڕی بەسەردادێ بۆیە ژنە کولەن لە توولی مانگێدا جەوەکەی وەک پیاوان سابت نییە هەر ئاڵوگۆڕی بەسەردادێ و ئەوەی کە مەسەلەن زۆر جار پیاوەکان دەزان خۆ دە و ئاسەدا هەستی ژن ناسکە هەستی ژن ئەوەیە بەڵام خۆشەویستان ئەنگۆ هێستا نازانن کە سەختبوونی ئەوە بەڕادەیەکە کە ژن مەسەلەن تەحەدی ژانکردنی ئێسکەکانی هەست بە خەمۆکەی دەکات دە هەستی ژانکردنی کەلەی سەری یا دەڵە دووکەڵ لەسەر سەرمە هەڵدەستێ ڕقی هەڵدەستێ ینی بەدەست خۆی نییە هۆرمون هەیەک دە لەشیدا ئەوە تەڕەشح بۆ و ئەو هۆرمونانە دەسەڵاتی ئاکاری دەدەستی خۆی گرتۆ و ئەتوی پیا ئەگەر زۆری دەگەڵ بڵێ ئەگەر هەست بەوە بکەیکە دەتەوێت بە منتیق لەگەڵی بڕۆیە پێشێ قانعیکەی لێرەدا دەتوانم بڵام هەم کێشە بۆ مشکی خۆت ساز دەکەی هەم زەویوی لەوە زیاتر خرا دەکەی ئەمە ئەوە یەکێک لە بابەتەکان هەر ئەو بابەتێکی دیکە کە دە ژناندا هەیە خۆشەویستان ژنان بڕێک حستەکانیان ناسکتر سازکراوە ژن حاڵەتێکە کە دەبێت هەمیشە یعنی هەر بە سوورەتی تەبیعی حاڵەتێکی هەمیشە دەبێت دیفاع لە خۆی بکە هەمیشە ئاگای لە خۆی لە پیاو زیاتر بێ هەر لە بەروەی خوددا هەستەکانی ناسکتر کردێتەوە دروی زوو حاڵی دەبێت قسەی ناخۆش زوو حاڵی دەبێت تەشەر زوو حاڵی دەبێت جەوەکە هەو نەبێت زوو حاڵی دەبێت هەر ئەوەی کە چۆن دەڵێن مەسەلەن پشیلە حسی بۆنی زۆر قەویە زوو بۆنەکە حەستەکە یا مەسەلەن دەڵێن ورت هەتا دەتوانێت لە 30 کیلومتریش مەسەلەن فاسلەی لەگەڵ ئەنگۆ هەبێ بۆنت دەکاوە بۆت دێ لێرە ژنیش هەستەکانی دقیقەن وایە کاتێک مەسەن تمشا دەکا ئەو کۆڕە جەوەکەی خۆش نییە هەستێکی ناخۆشی پێی هەیە تەشەرێکی پێدادراوە دیتوتانەگەر لە مەسەلەن لە میوانێکی میواندارێک دێنەوە خێزانەکەتان دەبۆڵێنەکە دیتت فلان کەس ئاوای کرد دیتت سار کەس ئاوای کرد فلان کەس ئاوای چاو لێ دەکردین بە تۆ هەمیشە لەکەن خۆت بۆ پرسیارەکە ئەی ژنەکە تۆ چەندە شتی گەورە دەکەی ناوەڵام من ئاگام نەکردو ئەتۆر بخۆت تەوەهومت هەیە تۆ بخۆت هەر لە خۆڕا بخۆت قەڵسی وەڵام من شتێک ئەو شتێک تۆ دەڵی من ئەسەن نەمدیتۆ ئەزان تەبیعیەکە ئەو شتێکە ئەو دێڵە نەتاندیتۆ چونکە هەستی ژن قەویترە ژن بۆەوەی کە ئاگاداری لە خۆی زیاتر بێ زیاتر دەمەترسیدا زیاتر دەخەتەردایە خوددا هەستەکانی ئەوەندە قەوی ساز کردو کە دەتوانم بڵام خەتەر بۆن دەکا هەستی ناخۆش بۆن دەکا بۆیە کاتێک کەنگۆ بێوفایی لەسەر دەکەن خیانەتی لەسەر دەکەن باوەی کە مەسەلەن زۆر جار دەڵێ کوا سەنەدت کوا بەڵگەت کوا شتێک کە بڵام من خیانەتم کردو ژنە دەڵێ خات و پەریزە من هەست دەکەم ینی هەست دەکەم کا ئەو ژنێکی دیکە دەگۆڕەدا مێردەکەم و خیانەتم لەسەر دەکا یا کاتێک کە تو خۆشت نابێ یا هۆش لەسەری یادڵە لەسەر جگایەکی دیکەیە دە ئاکاردا هەست دەکەی کە مێردێکی باشی خۆشەویستێکی باشی چۆن توانیت هەموو شتەکان بەرپرسایەتی بکەی وەلی ژنە بۆنی کردو کە شتەکە ڕاستنێ پس هەر ئەوە دەبێتە هۆی وەی کە زەوی ژنە تێک دەچێت بە زۆر جار بتەکانی ژن جیاوازە دەگەڵ ئەو شتێک کە کوتوویەتی یعنی دەگەڵ بوتەکەی دەگەڵ ئەو شتەی دەنیەتی دڵیدا فەرقی هەیە بە زمان دەڵەتی بە زمان دەڵە بڕۆ لە کۆڵم بەوە بەدڵ دەڵەتی دەڵە لە کۆڵم مە بۆ وەرە زیاترم بۆ تۆزیح بدا بە زمان دەڵەتی دڵە باشە باوەڕم کرد لی گەڕێ دەڵە لی گەڕێ وەلی بەدڵ دەگەڕێتەوە دەڵە وەردانیشە زیاترم بۆ تۆزیح بدا شاید بڵە بەسە ئەو پەیوەندیە بۆ من هەستێکی خۆشی نەماوە و من دەمهێت لە پەیوەندیە بچێتە مەتمە دەرێ پیاوە دەزانێ ژنە بەڕاستێتی بەلی ژنە بەدڵ دەڵەتی دەڵە بەرە حولێکی زیاتر بدە تەوەجوهێکی زیاتر بۆ پەیوەندیە بدا ئەمن تا ئێستا لەو پەیوەندیە زۆر سەر و دڵم خۆش نییە تۆ دەبێت زیاتر مایە لە خۆت دابنی بە زمان دەڵەتی بە زمان دەڵە خۆشم نابێ بەدڵ دەڵەتی دەڵە خۆشم دەوێ وەلی تۆ کارێک دەکەی من زیاترم دەقەستێ کارێک بکە کە ڕقم هەڵنەستێ و من لەو خۆشەویستێ هەستێکی خۆشم هەبێ ئەو شتەی ژن بە زمان دەیڵە دەگەڵ ئەو شتەی ژن بە دڵ دەیڵە زۆری جیاوازی هەیە هەر بەوەیە پیا سەری لە تێک دەچێت مەسەلەن کاتێک کە ژن ناڕەحەتە بە پیاوە دەڵەتی دەڵە بڕۆ لە کۆڵم بەوە لەو دیوە بڕۆ دەرێ پێم خۆشە بەتەنێ بم وەلی لە ڕاست دڵی دەڵەتی دڵی دەڵە بمێنەوە تۆزیحم بۆ بدا قسەم بۆ بکە دڵم بەدەست بێنەوە بۆ وێنە بوو کە ژنومێر پێکەوە کێشەیەکیان بۆ یا خۆشەویستەکان پێکەوە کێشەیەکیان بۆ مەسەلەن ژنە کوتی بڕۆ لە کۆڵم بەوە نامهێ بتبینم حوسەلەتم نەماوە پیاوەش چونکە بۆ خۆی مرۆڤێکی پیچیدەنێ بەو شتێ بە وتەی پیاوان ئەکسەران ژنەکان نین پیاوان ئەوەی بەزار دێڵن بەدڵی شەر ئەوەیە مەبەستەکەیان هەر لە بەرهۆی مەسانگە ژنە دەڵە بڕۆ لە کۆڵمەوە ئەلام پێم خۆشنی قسام بکەم چونکە ئەو کاتێ پیا دەڵە بڕۆ لە کۆڵمەوە ئەلام پێم خۆشنی قسام بکەم پێم خۆشە دنیا و خۆم دابم یا پێم خۆشە بڕێک دەرفەتێک بە مێشکم بدەم بحەسێتەوە واقعا ئامانجی هەر ئەوەیە بەڵام ژنە جیاوازی هەیە هەر ئێرێکە هەڵەکە ساز دەکەم
پیاوە دەزانێت چۆن بۆ خۆی قسەی زمان و دڵی یەکاوە دەزانێت ژنەش قسەی زمان و دڵی یەکە پس کاتێک کە ژنە دەڵە بڕۆ لە کۆڵمبەوە دەرفەتێکم دێ پێم خۆشە بەتەنێ بم هەڵدەسێ بەتەنێ بەجێ دێڵێ بە ئەو شتا دەتوان بەڵام تیرێکی خلاصەکە بە ژنە دەکەوێت ژن نا ژن پێی خۆشە بمێنیوە ژن پێی خۆشە قسەی بۆ بکەی ژن پێی خۆشە توزیحی بۆ بدەیت ئەگەر ناڕەحەتێکی یەکێک لە گەورەترین شتەهایەک ئەوەی کە لە ئەڤڵی ڤیدۆکەش ئشارەم پێکرد پیاو دەڵە چون ئەمن بەختێک ناڕەحەتم با بڕێک لەکتری جودابینەوە فاسیلەیەک بەکتری بدەین فکری لێ بکەین و بیری لێ بکەین و دوابینەوە کنێکتری بەڵام ژنە وانێ ژن پێی خۆشە قسام بکە ژن پێی خۆشە تۆزیح بدا ژن پێی خۆشە تۆزیحی جۆ لێ بێ یای دانیشی بەوردی بۆی شیوکەیەوە کە ئەو شتە چێ هەستی ژنە و کاتێک ژنەکان زۆر بتەیەکی زۆر ناخۆشیان بۆ پیاوان هەیە بەس هەمیشە دڵ تۆ تەوەجو بە من ناکەیت تۆ ئەو سرنجەی دەبێت بە منی ڕناکێشی بە پیا هەمیشە لەو شتە ناقایلە ئەرێ دەیت من چی دیکە بکەم چ شتێکی دیکە ئەنجام بدەم کە تۆ پێت خۆش بێ خۆشەویستان ژنان هەستەکەیان ناسکترە ئاتفیترن ڕۆمانتیکترن پێیان خۆشە کە بتەهایەکە خۆشیان جۆ لێ بێ پێیان خۆشە کە سرنجێکی زیاتر ببینن وەک منداڵێکی چاویان لە دمی مێردەیە کە قسێکی خۆش بکە لە کوردەواری خۆشماندا هەیە دەڵە سەرچاوی ڕووناکایی ژن قسەی خۆشی مێردا ڕەفتار و ئاکاری پیاوەیە پس ئەگەر لە پەیوەندیکەتاندا زۆر زاریش ئەمن مەسەلە نەگەر ژن و مێردەکان دێنەکردن پرسیارم لێ دەکەن دەڵن خات و پەریزن چ بکەین یا مەسەن چۆن خێزانەکەی خۆم لی تێ بگەم چۆن لە پیاکەی خۆم تێ بگەم دەڵم بڕۆ گوێی بدەیت لە شەڕەکاندا چ پێک دەڵن دە بۆڵەکانیدا ئەتۆ هەرمەڵە حادسان دەستی پێکردەوە بە بۆڵە بۆڵ و خۆت ناقایلکەی و بکشەیەوە جوێی بدەیە دە شەڕەکاندا دا بۆڵە بۆڵەکاندا ژنە قسەکانی دڵی خۆی دەکا کێشەکانی دڵی خۆی دەکا و ئەوەش بزانن کە ئەگەر دەتان هەیە ژنێکتان هەبێ وەک فریشتەیەک دەبێ ماڵێکتان هەبێ وەک بەحەشت ئەگەر لەوەی کە ماڵەکەتان کردوتە جەهەنەم لەوەی کە خێزانەکەتان بە شەیتانێکی دەو پەیوەندیەدا دەجوڵێتەوە لە کنتاندا سوڕمانی نەبێ ژن لە کۆڕێکدا کە هەست دەکا کە لێم حاڵینێن دەرکم ناکەن بەو هەستە ناسکەی خۆم دەگەڵم ناجوڵێنەوە خۆب تەبیعیە کە ئاژاوە ساز دەکا و هەرو جورێکە کوتم بۆ خۆی هەر جەبەکەی تێکەڵە ئەو هۆرمونانەی کە باسم لەسەرکردن هەر ئەوە بۆیتە هۆی بیکە مەسەلەن وەک کەسێکی لەسەر مودێکی سابیت نییە هەر زوو ئاڵوگۆڕ بەسەر جەبەکەیدا دێ بەس ئەگەر توش بێنی بەهانێک و بەڵگەیەکی بدێ دەستێوەندەی دیکە شێتیکەی خۆب ئەوەش بزانن کە کتی کابرا بە کابرای کۆ دەگەجوت بگرم دنیات دەجێڕم کوتی وەرە لە پاژەوەی بۆ خۆشت ئەلافی پس کاتێک کە تۆ نرخ بۆ ناڕەحەتی خاتونەکە دانانەی کاتی بۆ دانانەی حەز ناکەی زمانی دڵی جۆ بدەیە نە زمانی لەشی زمانی دڵی جۆ بدەی بیدۆزیەوە کە دەقیقەن چی لە تۆ دەبێ بەگەو کەسێک کە گوێی کابرای گرتو ئەوی شەرژیانی ناخۆشە ئەوی شەردە حەسانەوە دانێ وەژن بەو ڕادەی کە دەتوانێت ژیان خۆشکە دەتوانێت ژیانیش لە پیاوە تاڵکە پس زۆر جار ئەوەی بدۆزەوە کە ژن بە یەکدانەدا ئەنجامدا شتێکی گشتی خڕکەینەوە دەلەن لەکەن خۆتان بڵەمەڵە خام پەریزەنەوەندە سەختت کرد ئەسن تێناگەین دەبێت چ بکەین ئەزەزان زۆر ئاساییە ژنان جەوەکانیان زوو دەگۆڕدرێ پس ئەگەر ئەو دەمە خەمۆکەیە دەمەکەی دیکە کەیفی سازە بەو وتەیکە ئەتۆ شێتی ئەرێ بۆ هەردەمێ لە هەوایەکی لەگەڵی مەجوڵێنەوە ئیتفاقەن زۆر زار متمانی بدەنێ بڵا ئەزیزم ئەتۆ هەر بە هۆرمونە ژنانەکانت دەبێتە هۆکاریوەی کە جەوەکە لەسەر ڕەواڵێک نییە نیگەران مەبە هەستێکی ناخۆشت نەبێ بڕێکی دیکە بگزێرە جەوەکەت ئارام دەبێتەوە چەند خۆشە ئەو ژنە هەست بەوە دەکا کە تۆ هەوڵدڵیت دەگەڵ کردو لێ حاڵی بووی لێ تێگەیشتووی بە هەرەوە دەبێتە بابەتێکە ئارام دەبێتەوە و ئەوەشتان زۆر بە وتێک بۆ خۆلاسەکەمەوە ژنان زیاتر شتێک کە داوای دەکەن دا ئەگە کوتی بڕۆ لە کۆڵمبەوە حوسەلەتم نێ بەتەنێم بەجێ بێڵە پێم خۆشنە جۆم لە دەنگە دەبێ سوزانم شمارەکەت نەبینمەوە تەواوی ئەو وتانە ئەنگۆ ئەکاری خۆتان بزانن ژنە بە تەواوی ئەو وتانە پێت دەڵەکە مەڕۆ بمێنەوە قسەم دەگەڵ بکە دڵخۆشیم بدەوە هەستی خۆشم بدەیە نازم بکێشە ڕازمکەوە دڵم بەدەست بێنەوە ئەوە تەرجمەی تەواوی قسەکانێکە کە خاتونەکە دە پەیوەندیکەدا دەیڵێ قسە ناخۆشەکانی کولن داوای ئەوە لێ دەکا کە بمێنیوە کاتی بۆدانەی ژنان مۆدلیان باە دەتوانم بڵم بەک تەقەلوبێک ئەگە دەتان هەیە دڵی خاتونەکەتان بەدەست بێنن ژنان پێیان خۆشە قسام بکەن ژنان لە جوێیەک دەگەڕێن کە قسەی بۆ بکەن لە دوی کەسێک دەگەڕێن بە بەتایبەت پیاوەکان هەڵەیەکی گەورەیان هەیە کاتی بە مەسەلەن ئەوە لەگەڵ جیرانەکە لێ بۆتە شەڕ ژنەکە تۆش خەتای تۆش هەیە توش چکار بەوانە داوە ژن کاتێک شتێک بۆ پیاو دەجێڕێتەوە ژنە دەڵە خەتای تۆیە پێم وابێ شەمسێکی پێوەنی ئاوری تێبەدەی کەمتر ژانی پێدەگا
پیاوێکی کە سیاسەتی هەبێ کاتێک کە ژنە باسی شتێک دەکات دەگەڵی کەسێک تووشی شەڕ و هەڵا بۆ حەق بە ژنە دەدا هەودڵی دەگەڵ دەکات دەڵە ڕاست دەکەی حەق بە تۆیە وەڵا ناخۆشە دەبزانت خاتونەکەتان چەندە ئارام دەبێتەوە ژیان و چەندە خۆشتر دەبێتەوە ژنەکان یا مثلەن مێردە ئەر زۆری لێ دەڵێ زۆری لەسەر دەدۆی ئەوە وەک گولەیەک بە کە لە بەسەتی نێوچاوانی ژنەکەتی ڕادەکێشی ژنان پێیان خۆشە قسەم بکەن و ئەگەر قسەیان کرد پێیان خۆشە کە سرنجیان بدرێتێ قسەی خۆشیان لە جابدا بکوترێتەوە پس ئەتۆ وەک پیاوێکە سیاسەتی ڕابێتە دەزانێ لەوە بەولاوە خێزانەکە دەگەر لەگەڵ هەر کەس تووشی کێشە بوو حەق بە خێزانەکەت بدە لایەنیوی بگرە حمایەتی بکە بیسی بە جۆگری بە و حتا ئەگەر قیشی ئەستاکتی بڕۆ لە کۆڵمەوە لە کۆڵی مەبەوە نازی بکێشە دڵی بەدەست بێنەوە ئەوەشی هەرە جوورێکە کوتم بە حەشتێکی بۆ ساسکەن تا ئەویش فریشتەیەک بێ و بتوانێت خۆشترین شت و دەڕابێتە و پەیوەندیکەدا بداتێت لەو ڤیدیۆی دیکە سەرتان ناشێنم ئەگەر شتێکی دیکە چونکە من دادەنیشم زۆر لە مێشکم دەڕاتە دەرێ ئەگەر شتێکەکە ئیشارەم پێ نەکردو ڤەنگۆ پرسیارە لە مێشکتاندا دەکامێندا بۆم بنووسن ئەمیش بە دڵنیایی وڵام و دەدەمەوە تا بەرنامەیەکی دیکە هەمتان بە خودای بانی سەردەست بێرم خوداتان دەگەڵ